ئێمە وەکو ئەنجومەنی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری نزیکەی 8 ساڵە خەریکی ئەم پرۆژەین. ئەم پرۆژەی ئێمە بە ناوی پرۆژەی بەربانگەوەیە. پرۆژەی بەربانگ تەمەنی 8 ساڵە، هەموو ساڵێک لە 20 ڕەمەزانەوە دێنە سەر ئەم جادەیە، لە دوای بانگی عەسرەوە لێرە کۆ دەبینەوە بۆ دابشکردنی ئاو و خورما بەسەر ئەو شوفێرە بەڕێزانەی کە لێرەوە تێدەپەڕن بە هەردوو سایدەکەیە، هەم سایدی بەرەو تاستوجە چوون، هەم سایدی بەرەو سلێمانی ڕۆشتن. هەر ڕۆژێک زیاتر لە 2000 دەبە ئاو دابەشەکەین. یعنی ئەمڕۆ 175 کەس ئاومان داگرتووە کە نزیکەی 2150 ئاوێگەکە 160 ئاوێگەکە لەگەڵ خورمایە. ڕۆژی وایە 20 بۆ 25 کیلۆ بۆ 30 کیلۆ خورماش دابەشەکەین کە هەموو تێچووی ئەم پرۆژەیە لەسەر ئەرکی خێرخوازە. خێرخوازان زۆر بە تامەزرۆییەوە، یعنی لە سەرەتای ڕەمەزانەوە تەلەفۆنمان بۆ کەن ئاگادارمانەکەنەوە کە دەستان کرد بە پرۆژەکە با ئێمەش بەشدار بین. ئێمە خەڵکمان هەیە ینی لە ناو شار لە دەرەوەی شار یا بۆی کە لە کاتی داگرتنی ئاو و سارکردنی ئاوەکەی خەڵک ئەو شۆفێرانە لێرە تێدەپەڕن، ئەوانەش هاوکارن. ئیتر هەیە پاری ڕۆژێکمانەداتێ، هەیە نیوەی، هەیە کەمتر، ئیتر هەیە هەر حەزەکە ڕۆژانە دێت بەشدار بێ. ئێستا شۆفێرە ناسم لێرەوە دێت ڕۆژانە حەزەکات ئەگەر ڕۆژی بە 5000 بێ بەشداری بکە. ستافمان هەیە بۆ ئەم پرۆژەیە. ئێمە ڕۆژانە کە دێنە ئێرە زیاتر لە 20 کەس دێن لێرە کۆ دەبینەوە لە کاتی دابشکردنی ئاودا بەسەر هەردوو شەقامەکەیە. خەڵکێکی زۆرمان هەیە الحەمدوللا، و ئێستا خۆتانە بینە ئەو کۆمەڵە گەنجە لێرانە خەریکی چاکردن و سازکردنی خورمان بۆ کاتی بەربانگ. ئەم پرۆژەی ئێمە الحەمدوللا ڕنگدانەوەی هەبووە و ئێستا ئەم ساڵ لە 3 شوێن بۆ 4 شوێنی تر دامان ناوە الحەمدوللا، هەم لەسەر تاسەی لای معرەزی علوجەکان لە کەنەکەوە و لە چوارڕیانەکەی لای خوار خەسخانەی بەخشینەوە. لەوێەوە ئەم پرۆژانە هەرمانە لە شوێن پرۆژەی بەربانگ بە دروشمی ئەوەی کە خێری ڕۆژوانێک بخۆت بەدەست بێنە بەشداری بکە لەم پرۆژە خێریەدا. ئێمە لە 10 دقەی بمێنێ یان کەمتر یان زیاتری بمێنێ بۆ کاتی بانگ دەست دەکەین بە دابشکردنی ئاوەکان لەگەڵ ئاو خورمایە هەتا 10 دقە دوای بانگ الحەمدوللا هەمووی تەواوە بێ. یعنی هیچ ڕۆژێک نەبووە مەگەر زۆر ینی ڕۆژێک باران بوو بێ یان جادە زۆر چۆڵ بوو بێ ئەو عەدەدە ئاوەی کە دامان گرت بێ 3-4 کەسێکمان لێ بردبێتەوە بۆ ماڵەوە. ئەژینە تا ئێستەمەوە 8 ساڵە بڕوا ناکەم ڕۆژێک یا 2 ڕۆژ ئاومان بردۆتەوە بۆ ماڵەوە، ئینە ئاومان نەبردۆتەوە بۆ ماڵەوە لەبەرەوەی عەدەدەکە زیایە. ئەو خەڵکانش کە ئایانەوەی هاوکاری ئەم پرۆژەیە خێرخوازیە بن، ئەگەر خۆیان پێیان خۆشە ئەتوانن بێن ڕاستەوخۆ بیگەێنن دەستمان. بەشداریکردنەکەی ئێمە من سیارێکم پێ ساڵانە سەوڵمانێنا لە کاتی ئەو کاتە وەرزەکە گەرما بوو، بەڵام ئەم ساڵ وەرزەکەی فێنکە ساڵانە سەوڵمانێنا بۆ ساکردنی ئاوەکە تەنها لە مەعمەل سەوڵمانێنا ئاوەکانمان سا دەکرد. زۆر سپاسی مەعمەل ئەرخەوانەکەین، زۆر هاوکارمان بوو، زۆر یارمەتی دەرمان بوو ساڵانە لە ئامادەکردنی سەوڵەکەیە یارمەتی دەرێکی زۆر باشمان بوو. ئێمە زۆر سپاسیاکەن بە ڕێز و احترامەوە سەوڵمان هێناوە بۆ ئێرە بۆ ساکردنی ئاوەکان. ئەم ساڵ بەهۆی فێنکی جەوەکەوە نەماتوانی سەوڵ بێنین، بەڵام وەکو بە خۆشحاڵیەوە ئامادە بووینە بۆ خزمەتکردنی مسلمانان لەسەر ئەم ڕێگایە. ئێمە زۆر دڵخۆشین بەم کارە خێریە کە ئەنجامێنین. سەرتا سپاسی مامۆستا نەکەین کە ئەم گەنجانەی کۆ کردوێتەوە لێرەیە و هاوکارمانە بۆی کە تووشی کاری خێری بین سواس دەکەین. ئێمە ئامانجمان لە میشە تەنها ڕاستی بوومانە لای خی گەورە میرەبان، خی گەورە بە باشی بەرین ماشارکە ئینشاءڵڵا.